سەبارەت بە پەراوی ئەمڕۆکە کە پەراوێکمان لە دادگای تاوانی هەولێری دوو هەبوو کە پەراوی بە ناوی تەحسین یاسین بوو کە لە 29/6/2020ەوە لەلایەن ئاسایشی هەولێر دەستگیر کرابوو بەوەی کەوە تۆمەتێکیان خراپە پاڵیکەوە هەڵساون بە تێکدانی ئاسایشی هەرێمی کوردستان بە پێی مادە 1 لە یاسای 23 ساڵی 2023 پەرلەمانی کوردستان هەر لە ڕۆژی گرتنەوە تاوەکو ئەو دقیقە من قسەتیاکەم تاوەکو ناو دادگای تاوان من نەمتوانی بریکارنامەکەی خۆم لەلایەنی ئاسایشەوە وەربگرمکەوە وەکو پارێزەر کاری لەبە بکەم بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ ناو دادگای تاوان دادوەری دادگای تاوانی دوی هەولێر ڕێ پێدامکەوە وەکو پارێزەری کاری بۆ بکەم و ئەو بەڵگانە بخەمەڕ و کەوا بێتاوانیوی دەستەمێنێتن ئێمە ئەو بەڵگانەمان عەرزی کەوا بێتاوانی بریکاردارمان دەستەمێنێتنەوە هەموو ئەو بەڵگانەی کە بێتاوانی بریکاردارمان لە ناو پەراوەکە بوونی هەیە بەڵام دادگا سزای بەسەدا سەپاند بە 2 ساڵ و 3 مانگ زیندانی کردن ئەمەش ئێمە وەکو خۆمان ئەو بڕیاری دادگا بەڕاستی نایاساییە لەبەر چی دەڵێن نایاساییە لەبەر ئەوەی بریکاردار و چالاکوانێکی مەدەنیە کەسێکە ئێمە لە هەرێمی کوردستان هەمومان دەزانین ئەگەر هاتوو کەسێک مەردار بوو ئەوە چەکی هەیە لە بۆ ئەوەی کە لە کاتی ڕانەمەڕەکی هەبوو یاخود هێرشی گورگە یاخود هەر بابەتێکە پێویستی بە چەک دەبێتن ئەوانە هەستان ئەو چەکە کەوا وەکو بابەتێک بەکارهێناوە بەڵام بریکاردارم لە ئەو تۆمەتانی خراوەتە پاڵی هەمووی ڕەت کردوێتەوە هیچ تۆمەتەکی لە سێگلایی نەکراوەتەوە تەنها مخبیر سڕی هەبووە مخبیر سریش بە هیچ شێوەیەکی لە یاسا نابێتە هۆکاری بڕیاردان ئللا ئەگەر هاتوو بەڵگەی پژڕاستکردنەوە هەبوو سەوتەکانی مخبیر سری ئەوەش ئەو بەڵگانە نەبووکەوە مخبیر سری پژڕاست بکاتەوە بۆیە لە یاسا قیمەتی بۆ داناندرێت تاوەکو کەسێکی پێ سزا بدرا بەڵام دادگای تاوان ئەمڕۆکە ئەو سزای بەسدا سەپاند کە 2 ساڵ و 3 مانگ زیندانیکردن و لە ڕۆژی جیرانەوە تا ئەمڕۆکە بریکاردارم ئەوە 2 ساڵە لە زیندانی ئاسایشە و لە کاتی ئێستا 3 مانگی ماوە حکومەکەی تەواو بکاتن بەسێ ئەو حکومەیەوە لەلایەن دادگای تاوانی هەولێرەوە بەسێدا سەپێنراوە بەپێی ئەو سزایەکەوە بەسێدا سەپێنراوە 3 مانگی کە بریکاردارم ئازاد دەکرێت و هیچ ئێمە تەنها ئەو حکوماسی کە عەرز دەکەینکەوە لە دادگای تاوانی دوی هەولێرەوە بەسەردا سەپێنراوە دوای ئەوەی ئیجراعاتی تری یاسایی هەیە ئێمە بە خۆمان کارلیسە دەکەین و تاوەکو بتوانین ئازادی بکەین لە زووترین کاتە.